بانیەکیان زرمەی تۆپ و هاون و تەقە و دۆشکە نەکە تەنیا هەموو شاری تووشی نیگەرانی کرد. دەسەڵات دەوێت لەم شارە دەنگی ئازادی و ئازادی خوازی لە ڕێگەی گرتن و لە ڕێگەی تەقەکردن و لە ڕێگەی کوشتار و لە ڕێگەی سەرکوتکردنەوە بگرێ. مێژوویەکی ڕەشی سەردەمانی بەعسمان بیرەخاتەوە. بانیەکیان زرمەی تۆپ و هاون و تەقە و دۆشکە نەکە تەنیا هەموو شاری تووشی نیگەرانی کرد، بەتایبەت مناڵانی منتیقەیەکی تووشی فۆبیا و ترس و نیگەرانیکی مێژوویی کرد کە ئەکرێ لە دەرونی ئەو مناڵانە ئەو ڕۆژە و ئەو تەقە و ئەو کوشت و کوشتارە وەکو دیاریدەیەکی ڕەش و ناشرین و مێژووی لە زەهن و یاداوەری و بیرەوەریانە بمێنێتەوە. ئەمڕۆ ئێمە لە کوردستانە لەم سێ هەفتە بینیمان کە کۆمەڵگەی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانیە هەر ڕۆژە لێدان و گرتن و کوشتن و سزادان و چاوچووکردنەوە و جۆرە لە ترۆر و خۆکوشتن و ئەمانە بوونەتە دیاریدەیەکی ئاسایی. هیچ ڕۆژێ لەم ڕۆژانە لە شارەکانی منتیقەی سلێمانی و بەگشتی لە کوردستانە ئێمە ڕۆژێ نیەتە چاو هەڵبێنین بەبێ ئەوەی کە باسی کوشتن و ترۆری کەسانێک کرابێت. و لە سەری هەموو شێکەوە فەزای سیاسی کە حزابی دەسەڵات دروستی کردووە فەزایکی ئەمەندە جێگەی نیگەرانیە ئەوەندە دوورە لە هەرچی بنەمایەکی ئەخلاقی و ئینسانی و ئازادی و ئینسان دۆستانە بەهەرحاڵ بارودۆخێکی تایبەت لە کۆمەڵگەی کوردستان و لە سلێمانیا هاتوۆتە پێشەوە بەڕاستی مامەڵەیەکی کێوێ. دەسەڵات دەوێت لەم شارە دەنگی ئازادی و ئازادی خوازی لە ڕێگەی گرتن و لە ڕێگەی تەقەکردن و لە ڕێگەی کوشتار و لە ڕێگەی سەرکوتکردنەوە بگرێ. غافڵگیرە لەوەی کە مێژووی شاری سلێمانی مێژوویەک نییە بە کوشت و بە زیندان و بە عەدام و بە کوشتار بەهەرحاڵ خەڵک پاشە کشە بکە. ئێمە وەکو کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری جارێکی کە ئەوەمان سەلمانە و دەیسەلمێنینەوە کە هیچ هێزێکی سیاسی هەموو شتێکمان لێ بسەنەوە ئێوە ناتوانن ئازادی لە ئێمە بسەنەوە. ئازادی مڵکی تاک بە تاچی ئەو کۆمەلگایەیە. ئەوەی کە ئەمڕۆ ڕوئەدا کۆمەلگاکەمان لە شەوشێکی تایبەتیایە لە شەوکێکە هێشتا بەری نەداوین. بەڵام بەڕاستی ئەم ڕۆژانە ئەوەی کە ڕوئەدا مێژوویەکی ڕەشی سەردەمانی بەعسمان بیرەخاتەوە. ئێمە هەمومان دەزانین پێم وایە بەشێ لێ ئێمە ئاگاداری لەو سەردەمانەی کە بەعس 43 ساڵ لەمەوە پێش من لە ژووری عەدامما بووم. یەکێ لەو ڕەفیقانە بکە بەداخە وەختێکە ئیعدام کرا پارەی فیشەکەکانیان لە دایک و باوکیان سەندەوە. ئەمڕۆ خەڵکانێکن لە تۆپ عەدلی سلێمانی لە هەرحاڵە سەرباریەوەی کە تا ئێستا نەناسراوە کەچێن نازانرێت کەچێن بەڵام هێشتا دایک و باوکیان بێبەشەکەن لەوەی کە ئەو شتە سەرەتاییە جگەر گۆشەکانیان چارە نووسیان چییە ئەو ئینسانانە چارە نووسیان چیە بەشوێگەشتن بەهەرحاڵ ئیجازە بەوەش نادەن و ڕێیان بەوەش گشتووە. ئەم بارودۆخی سەرکوتگەریە بۆ خەڵکی کوردستان چاوەڕوان کراویش بوو بێ قوبوڵ کراو نییە. ڕەنگە بۆ هەندێک لایەن ڕەنگە بۆ هەندێک هێزی سیاسی پیان وابوو بێ بەهەرحاڵ لە ڕێی سەرکوتەوە ئەتوانن خەڵکی کوردستان و داخوازەکانیان پاشەکشە پێ بکەین. لە ڕاستی ئەمە دانپیانانێکی تاڵە بۆ ئێمە کە هەسوڕاوانێکین لە شەقامە ساڵەهای ساڵە خەباتەکەین بۆ خاس و سووداوەکاریەکانی خەڵق بڵێن و دانی پیا بڵین بڵین ئەمنیەت و ئاسایش و مەدەنیەتی خەڵق دۆخەشی هێناوەتە پێشەوە. ئێمە بیرمان لە ئەوە چووەوە کە موچە چییە، خزمە گوزاریەکان چییە، بیمە چییە، داخوازەکانی شەقام چییە. خەڵکی ئەمڕۆی کوردستان ئەمنیەتی پێش هەموو شتێداناوە. ئەوەی ئەوان خۆڵقانیان ئەمنیەت و شارستانیەت و مەدەنیەتی کۆمەلگەی قۆناغێکی یەکجار گەورە و پڕمەتەسی بردە دواوە. بۆیە ئەبێ چه جای ئەوەی کە هەر حیزب ڕێکخراوێ و هەر منەظەمەیە هەر کەسایەتیە هەر دەنگێکی ئازادی خواست بێتە مەیدان و ئەم وەسعەت و بارودۆخە نەک قابلی قبول نییە بۆمان بەڵکو لە ڕاستیە بۆ ئەوەی کە ئێمە هاوکێشەکە پێچەوانە بکەینەوە دەبێ یەک جاری کە پلانمان هەبێ نەخشەمان هەبێ ڕێگەیە گرینەبەر کە دەنگی ئازادی و ئازادی خوازی لە کوردستانە و دەنگی خەڵکی بێبەشکراو لە پێداویستە سەرەتاکانی خوان و لە مافەکانی خوان بچەشینەوە پای نەخشە و پلانێکی بەرجەستە و دیار. ئێمە وەکو کۆنگرا هەر لە جەرگەی ئەم ڕووداوانە دەست بەکاری ئەوە بووین لەگەڵ شخصیاتی سیاسیە لەگەڵ شخصیات و ڕێکخراوەکانە لەگەڵ کەسایەتیەکانە کە چۆن جارێکی کەسە لە نوێ ناڕزایەتیەکانی کوردستان لە شار و شارەشەکانی کوردستانەوە دەست پێەکەین. بەڵام ئەوەی لە مرۆ مهمترە هەرچی ڕۆشنبیر و هونەرمەند و کەسایەتی و شخصیات و گروپ و دەستە و میدیاکار و کەسانی سیاسی هەیە دەنگی گەورەی خۆیان لە بەرابەر بەم سلامگەریە لە بەرابەر بەم نەعەدالەتیە بەرزکەنەوە و بێنە مەیدان بۆ خاتێوەی کە دیفاع لە بوونی خۆمان بکەین. ئێستا مەسەلەی ئازادی دیفاعکردنە لە بوونی خۆمان لە ژیانی خۆمان لە کەسایەتیمان لە قوودی مناڵەکانمان هەتا لە قوودی مناڵەکانیش گەورەترە بۆمان. ئەو بارودۆخەی کە ئێستا لە کوردستان هێنایەتە پێشەوە پاشکشەیەکی ڕۆحی و ئیجتیماعی بە خەڵک کردووە بۆ مەقتەعە.
بەڵام هاوڕێیانی عزیز دۆستان ئێمە وەکو کۆنگرەی ئازادی بەرپرسیارەتی خۆمان پیشان دەدەین وەکو ئەمڕۆ دووپاتمان کردەوە دووپاتی دەکەینەوە ئێمە مل بە سەرکوتگەری بەگرتن بە سزادان بە ترۆرکردن بەم جۆرە ڕەوشانە ناین و پێمان وایە ئەوە لە دەسەڵاتە ئەوە لە بەرژەوەندی دەسەڵات و حیزبەکانی دەسەڵاتیش نییە تاقیکردنەوە و تەجروبەیان زۆرە بۆەوەی کە بارحال لە ڕێگەی گشت و کوشتارەوە چ مەسیرێکی بڕیوە ئەحزابی سیاسی لە کوردستانە دەبێت لەم قۆناغا لە هەموو قۆناغەکانی کە جددیتر بەخەمتر بە تەنگتری ئەم بارودۆخەوە هەبن و من پێم وایە ئێستا بارودۆخی هاتوۆتە پێشەوە دووشە دەبێت لە هەموو قۆناغەکانی ڕابردووی گەورەتر و بەرزەستر بێ بەرێ شەقام و خەڵکی ناڕازی دەبێت دەنجی نایەکی گەورە بۆ ستەمکاری و بۆ نەعەدالەتی و بۆ ئەو دۆخە بێنە پێشەوە کە ئازادیان کردوتە مەسلەیە بارحاڵ نیگەرانی جێ نیگەرانی تاک بە تاشێم کۆمەلگایە بێ دەسەڵاتی و هەر حیزبولایەنێکیش کە ئەم پرۆسەیە تەقوێتەکە ئەوە بزانێ و بزانێت کە بە ڕێگەی گرتن و کوشتن و ئازێدان و زیندانکردنی شخصیاتی سیاسی و کەسایەتیەکان کۆمەلگای کوردستان و ئازادی و ماف و داخوازەکانی خەڵق ناتوانێت پاشەکشێ پێکرێ هەر دوای ئەم کۆنگرەیە هەرچی شتێ بکەن دوجار دەیان و سەدان و هەزاران کەسی کە بۆ داکۆچیکردن لە مافەکانی خۆیان دێنەوە شەقام وێ ئێستا پرسیارە گەورەکە لە بەردەم خەڵکی ناڕازیایە خەڵکی ناڕازی کە چۆن بەرابەر بەم نائەدالەتیە دەنگ هەڵە بڕێ وەم پێمان وایە ئەو کەسانە ئەو ڕێکخرا و کەسایەتیانەی کە لە مێژووی ڕابردووە هەرچی کارێکیان کردووە ئەزمون پیشانیدا ئەوە لە کۆمەلگای کوردستان کە لە هەموو شتێ پێویستمان زیاترە ڕێکخراوبوونە هێزێک هەبوو 300,000 دەنگی هێنا بەڵام وەختێک کە سەرکردەکەی ئەگیرێ ناتوانێت ئەمە بکاتە هەوێنی دەنگێکی ئەترازی گەورە و سەدان و هەزاران کەس بێنێتە مەیدانەوە ئەمە جێ پرسیارێکی گەورەیە هێزێکە بوو کە چەکی پێبوو بەڵام وەختێکە بێ لەناو ئەم ملیتاریزم و کوشت و کوشتار و قەتڵ ئاما جێگە و مەکانی دەستکردنەوەی ئەو نییە هەموو ئەمانە پێمانەڵێ خەڵکی کوردستان بۆ ڕزگاربوونیان لە هەرچی ستەمکاریەکەیە لە هەرچی نائەدالەتیەکەیە لە هەرچی نابەرابەریەکەیە دەبێت دەست بە لە ڕێکخراوبوونی خۆیان ئێمە وەکو کۆنگرەی ئازادی و ڕێکخراوێکی سەرتاسەری نەک لە کوردستانە لە سەرتاسەری عێراقا ئەو دەنگەین ئەو ئێزگەین ئەو ڕێکخراوەی کە بارحاڵ دەمانوێت ئەم زووتنەوە و ئەم جوڵانەوەیە ڕێبخین وێ هیوادارم ئێوەش وەکو میدیاکاران دەور ڕۆڵی خۆتان لە بەرابەر بە هێزکردنی ئەو حەلەکە و جوڵانەوە کە خەڵکی ئازادی خواز و خەڵکی شەقام و خەڵکی ناڕازی دەنگی خۆی لێبەرزەکاتەوە بارحاڵ لێوا ببن و لێوا بتوانن دەور ڕۆڵی خۆتان ببێنن دەستی هەمووتان خۆش